سڵاتان لەوێ بەڕێزان حەزەکەم لەم کورتە ڤیدیۆدا باس لە بابەتێ بکەم. ئەویش ئەوەیە کاتێک ئەمە ئیشمان بە زیرەکی دەستکرد دەبێ با تەنها بۆ پرسیارێکی سادە یا پرسیارێکی ڕۆتینی ڕۆژانی خۆمان نەبێ. ڕاستە تۆ وەڵامە دەسەکەوێ بەڵام با ئەمە بین ئیشە گرنگەکان و کارە گرنگەکان و ئەوانی کاتیان زۆر پێویستە ئەوانەی مێشک مەشغوڵەکەن با لەو بابەتانەیە ئێمە زیاتر بتوانین زیرەکی دەستکردەکان بەکاربێنین. وەگاشکرا بابەتی داتا و کۆکردنەوەی زانیاریەکان بە نمونە من فایلێکی ئەکزڵم هەیە شتم فڕۆشتۆمە وەکو نمونەیەک دروستم کردووە کۆمەڵک بابەتم فڕۆشتۆ بە ئۆنلاین ئەبێت یان کاتم نییە بۆ نمونە ئەمە چەند داتایەکی تیا تۆ ڕەنگە 10 پەڕەیواتە بێ 5 پەڕەیواتە بێ بە شێوەی فایلی ئەکزڵ ئەمە فایلەکەمان ئەکزڵە ڕەنگە تۆ چەندانەیەکی واتە بێ چەند پیجێکی واتە بێ یان کۆمەڵێک داتاتە بێ بەم جۆرە تۆمارت کردبێ بۆ وەرگرتنی پوختەی ئەم داتایانە یان دروستکردنی راپۆرتێک یان دروستکردنی گرافێک یان چارتێک ئیتر هەر بابەتێک بێ ئای کاراسانی زۆری بۆ کردین بە نمونە ئەمە فایل ئەکزڵەکەمانە من ئەچمە دیپسیک بۆ دیپسیکە هەڵبژاردووە لەبەرەوەی کە تۆ ئەتوانی هەم بە شێوەی ئۆنلاین لە ڕێگەی وێبسایتەوە و هەم لە ڕێگەی ئەپلیکیشنەوە بۆ سیستمی ئەندروید و iOS بەردەستە فول خۆڕاییە لە زمانی کوردی تێدەگا و پێویستیشی بە خۆتۆمارکردن نییە بۆیە ئەم زیرەکی دەستکردن بەکارهێناوە تا هەمومان بتوانین ئەگەر فایلێک ویسمان داتاکەی وەرگرین زانیاری وەرگرینیاشی بکەینەوە بتوانین لە ڕێگەی سەرچاوەیەکی خۆڕاییەوە ئەو کارە بکەین ئێستا ئەمە فایلی ئەکزڵەکەمان هێنین بۆی ئیشی لەسەر بکەین لە ڕێگەی ئەپلۆدەوە من فایلە ئەپلۆدەکەم هێنا کە فایلێکی ئەکزڵە و کۆمەڵێک داتام تێکردووە پێڵم ئەم داتایان بۆشی تەڵبکە و گرنگترین زانیاریەکانم پێ بڵێ بزانین چیمانەتی وەکو بینیتان داتاکەی بۆشی کردمەوە یا فایلەکەی بۆشی کردمەوە بەپێی ژمارەی فرۆشی ئەو بابەتی کە هەم بۆ لە ناو فایلەکەیە شارەکانی بۆ ڕیز کردو و زانیارێکی کورتیشی یاومەتێ زۆر باشە ئێستا من مەبەستمە کە گرافیکێکی لەسەر دروستکەین کەواتە ئێستا داوای لێ یەکەین کە گرافیکێکمان بۆ دروستکە لەسەر ئەساسی ئەو داتایی کە هەمانە لەسەر ئەساسی فرۆشی شارەکان ئەوە ئێستا دەستەکە بە دروستکردنی دایاگرامەکە و هەم بە شێوەی کۆد و هەم بە شێوەی دایاگرام ئەمان ناتێ هەروەها ئێستا گرافیکەکەی بۆ دروست کردین کە داوامان لێکرد بوو بارچارتێکمان بۆ دروستکە لەسەر ئەساسی فرۆشی شارەکە ئێستا سێری ئەو گرافیکاکەی بزانین چی بۆ دروست کردوین لێرە دوگمەی ڕەنمان هەیە ئەمە کۆدەکەیەتی کۆدی ئەو بارچارتێک کە بۆ دروست کردوین کۆپیمان هەیە داونلۆدمان هەیە ڕەن ئەمە ڕەن یەکەین بۆی بزانین گرافیکەکە چۆنە وەکو دیقەت بن ئیشێکی زۆر جوان و تایبەتی بۆ دروست کردوین لەسەر ئەساسی فرۆشتنی شارەکان و هەروەها لەسەری شەونووسێتی گرافیکی ستونی فرۆشی کۆمپیوتەر بە پێی شارەکان بۆ دەستکردنی سلێمانی هەولێر دوهۆ کەڵەبجە زاخۆ کەرکوک و بە شێوەیەکی زۆر جوان و بەکارهێنانی کۆمەڵە ڕەنگ داتاکەی بۆشی کردوینێتەوە ئەمە نمونەیەکی زۆر بچووکە بۆەوەی کە ئێمە ئەگەر ڕۆژانە ئیشێکمان هەبێ لەسەر ئایەکان یا زیرەکیە دەستکردەکان کە بتوانین داتایەکشی کەینەوە فایلێکشی کەینەوە بۆی لەو قاڵ ببینە دەرەوە کە تەنها پرسیاری ڕۆتینی لای ئایکەین ئەمەی بەکارمان هێنا دیپسیک بوو 100% خۆڕایی بوو بۆ ئەندروید و iOS و هەروەها بە کۆمپیوتەریش بەردەسە هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ